کارگەیەکی دروستکردنی فۆمە لە ناوچەی تانجەڕۆی سلێمانی بە هۆکارێکی نادیار گڕی گرت و بە تەواوی کەلوپەلەکانی ناویەوە سووتا. خاوەنی کارگەکە دەڵێت زیانی نزیکەی 5 ملیۆن دۆلاری بەرکەوتووە و نیگەرانە لەوەی درەنگ تیمەکان هاتن بەدەمیانەوە. والله زیانمان زۆرە، زیانمان سەروی 5 ملیۆن دۆلار، چونکە هەم کارگەکەمان سووتا، هەم قاعەکەمان کەوتن، هەم موادێکی خامی زۆرمانە بوو، تیاچوو، هەم موادی دروستکراومان زۆر بوو، هیچمان بۆ دەرنەچوە. هۆکاری ئاگرکەوتنەوەکە چ بوو؟ هۆکاری ئاگرکردنەوەکە هیچ نەوە، من خۆم بە کامێرە متابعە مەکرد لەو ئەسنای ئاگرکردنا دیار نییە، لە ئەسنای ئیشکردنا دروست بوو، نازانم بڵێم شۆردی کارەبا بوو یا غاز بوو یا عیلاقەی بە هیچ شتێکەوە لە ئەسنای ئیشکردنا بوون. باشە خۆتان لێرە بوون کە ئاگرەکەوت بوون. بەڵێ ئاگرەکە نەتانتوانی کۆنتترۆل بکەن سەرەتا؟ هەموو شتێکی شوانەوە ئاگرەکە بە قوت بوو، کارگەکە ئێمەش قابلی گڕگرتنە فریای نەکەوتین. تا خۆتان بە چاوی خۆتان چەند حەرێق لێرەیە ناشتوانێ فریایکەوە تا هەمووی تەخت بوو کەوتێتە خوارەوە. زوو فریاد کەوتن تیمەکان؟ بڵێم دەستیان خۆش بێ، بەس ئەگەر زووتر فریاب کەوت نایەمە ئەو دووقەعەشمان بۆ دەرچوایە بۆ ئێمە زۆر باشتر بوو، بەس قەدەری خواوا بوو ئەویشمان لە دەست چیت بۆ دەرچوو؟ هیچمان بۆ دەرنەچۆ لەم کارگە ئەم کارگەی فۆمە هیچمان بۆ دەرنەچۆ. لە کارگەکە ئەو جۆرە لە فۆم دروستکراوە و بۆ ژێر فەرش و لە جستاندا بەکاردەهێنرێت. مادەکە خۆی سووتێنەرە و ئەوەش کاری کۆنتترۆلکردنی بۆ تیمەکانی بەرگری شارستانی قورستر کرد. دوای نزیکەی کاژمێرێک لە گڕگرتنی کارگەکە ئاگرەکە کۆنتترۆل کرا. سەر لێواری ئەمڕۆ ئاگرێکەوتۆ لە ناوچەی تانجەرۆ لە کارگەی دروستکردنی فۆم. خۆشبەختانە لە ماوەی کاژمێرەکە تیمەکانی بەرگری شارستانی سلێمانی ئاگرەکەیان کۆنتترۆل کرد. لە کاتی ئێستادا سەرقاڵی لێکۆڵینەوەی بۆی بزانانی هۆکارەکەی چەرە، هۆکاری ئاگرەکە چی بووە و هەروە زەرەری ژیانی نییە لەخوا بەزیابێ و زەرەری مادی تیمەکانی سا بە وردی ئەینووسن بۆی پاشان پێتان بڵێن. زۆرترین حاڵەتەکانی گڕگرتنی کارگەکان لە ماوەی ڕابردوو زۆر جار بەهۆی گرفتی کارەباوە بوو و ڕووداوی هاوشەوەی لەکەوتۆتەوە کە زۆر جار ڕووداوەکان جگە لە زیانی مادی زیانی گیانیشان هەبووە، بەڵام لەم ڕووداوە جگە لە زیانی مادی زیانی گیانی نەبووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.